راپۆرتی پلەنۆمی نۆیەمی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەشی سێهەم و کۆتایی. شەشەم، یەکێک لە پرسە سەرەکیەکان لە هەر قۆناغێکی ئینتقاڵیدا بریتیە لە بابەتی قۆڕکاری ئەمرازەکانی توندوتێژی. لە ڕوانگەی ئێمەوە ئەم قۆڕکاریە نابێت لە دەستی حزب و میلیشیا یان گروپە چەکدارە نابەرپرسەکاندا بێت، بەڵکو پێویستە لەژێر کۆنتڕۆڵی ناوەند و دامەزراوە جەماوەریە هەڵبژێردرا و بەرپرسیارەکاندا بێت. ئەگینا دەسەڵاتی جەماوەری لە خوارەوە دەکەوێتە ژێر کاریگەری و هێژمونی چەک لە سەرەوە. لە کەشێکدا کە ڕەنگە حزب و لایەنە جۆراوجۆرەکان ئاڵوگۆڕی تاکتیکی و استراتیژیکیان بەسەردا بێت، ڕیزبەندی خۆیان بگۆڕن، بەهێزبوونی کۆمەڵە و سەرجەم بزوسنەوەی چەپ لە کوردستان دەتوانێت ڕۆڵێکی یەکلاکەرەوە بگیڕێت، بەتایبەت ئەگەر ئەم ڕەوتە لە ڕێخستنی کرێکاران، زەحمەتکێشان، چینی هەژاری شار و گوندەکاندا خاوەن جێگە و پێگەی بەرچاو بێت. کۆمەڵە تەنیا کاتێک دەتوانێت سنووری سیاسەتی حیزبایەتی تێپەڕێنێتکە، پێگەی خۆی وەک گوتاری سیاسی بەرژەوەندی مادی و مێژووی ئەو چین و توێژانە بچەسپێنێت. بەم مانایە کۆمەڵە دەتوانێ و دەبێ ڕۆڵێکی سەرەکی لە گرێدانی خەباتی نەتەوەی خەڵکی کورد بە خەباتی چینایەتی لە سەرتاسەری ئێران بگیڕێ، پردێکی کە بەبێ ئەوە هیچ پڕۆژەیەکی ڕزگاری خوازانە بەردەوام نابێت. هەشتم، لە کۆتاییدا پرسی کوردستان بەجیا لە پرسی ئێران بەگشتی پێناسە ناکرێت. هاوپشتی نێوان خەڵکی کورد و غێرە کورد دروشمیکی ئەخلاقی نییە، بەڵکو مەرجێکی مادیە بۆ سەرکەوتنی هەر بزوسنەوەیەکی ڕزگاری خوازانە. بەرگری چالاکانە لە مافی یەکسانی سەرجەم نەتەوەکان و هەموو چین و توێژە ژێردەستەکان تاکە ڕێگایە بۆ پوچەڵکردنەوەی ئەو سیاسەتە شۆڤێنیستی و ناوەندگرایانەی کە بەردەوام لە بۆ سەدان. راپۆرتی سیاسی کومیتەی ناوەندی هەروەها سەبارەت بە بزوسنەوەی ڕۆژاوا لەسەر ئەم خاڵانەی خوارەوە جەختی کردەوە. یەکەم، دوای چەندین ساڵ خەبات و پێکێنانی ئەزموونێکی بێوێنەی خۆبەڕێوەبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بزوسنەوەی ڕۆژاوا و هێزەکانی سووریای دموکراتیک لە یەکێک لە قۆناغە هەستیارەکانی مێژووی خۆیاندان. ئەو گرژی و ناکۆکیانەیە کە چەند مانگێک بوو لە هەناوی پێشاتە سیاسیەکاندا لە ئارادا بوو، لە چەند هەفتەی ڕابردوودا گۆڕاون بۆ شەڕ و تێکەڵشوونی ئاشکرا و گوشاری چەند لایەنە لەلایەن دەوڵەتی تورکیا و سووریاوە و ئاسۆی داهاتووی خەڵکی ئەم ناوچەیە لێڵ کردووە. دووهەم، هەسەدا کە بە پاڵپشتی ئەمریکا ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەبوو لە تێکشکاندنی داعش، لە ماوەی ساڵانی ڕابردوودا توانیویەتی پێکاتەکانی خۆبەڕێوەبەری ناوخۆیی و پێکەوە ژیانی نەچەوە و ئاینە جیاوازەکان ڕێک بخات. پێکاتێکی کە هاوکات لەگەڵ جەختکردنەوە لەسەر مافەکانی ژنان و بەشداری سیاسی گروپە جیاوازەکان بۆ زۆر کەس نمونەیەکی جیاوازی حکومڕانی بوو لە سووریایەکی شەڕلێدراودا. بەڵام گۆڕانی هاوکێشە سیاسیەکانی دیمەشق و پێکاتنی حکوومەتی نوێ دۆخەکەی بە جۆرێک گۆڕیوەکە دەستکەوتی چەندین ساڵەی ڕۆژاوا کەوتووەتە بەر مەترسی و هەڕەشە جدی. سێهەم، لەم نێوانەدا حکوومەتی نوێ سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع خوازیاری هەڵوەشانەوەی بە تەواوەتی هێزە کوردیەکان و تێکەڵبوونیان لەگەڵ سوپای ناوەندا. لە ڕوانگەی هەسەتەوە بەشێکی بەرچەو لە بیرۆڕای گشتی خەڵکی کوردزەوە داواکاریەکی لەو شێوەیە بابەتێکی زۆر ئەولاترە لە جێگۆڕکەی ئاسایی، ئیداری یان نیزامی، بەڵکو واتە کۆسایی خۆبەڕێوەبەری و گەڕانەوە بۆ پێکاتێکی دەسەڵاتی ناوەندی کە ئەزموونی مێژووی خەڵکی کورد لە ناوچەکەدا ئەوی گرێدراوە بە پەراوێز خستن و سەرکوتکردن و لاوازبوونی ناسنامەی نەسەوەیی. چوارەم، لە چەند هەفتەی ڕابردوودا هێزەکانی حکوومەتی سووریا توانیویانە بەشێک لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی وڵاتە کۆنترۆل بکەنەوە کە ساڵانێکە لە دەستی هێزەکانی هەسەدەدا بوون. لە هەمان کاتدا قەسەدە ڕایگەیاندووەکە بەرگری لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆی دەکات. بەڵام واقعی سەرزەوی وەک ئەوەی لە دەخەکەدا وێناکراوە بەیانگەری گەمارۆ و گوشاری هەمەلایەنەیە. لەلایەک حکوومەتی ناوەندی کە بە گوێرەی دقەکە لە ژێر گوشاری تورکیادایە بۆ ئەوەی بە تەواوەتی ناوچە کوردنشینەکان کۆنترۆل بکات و لەلایەکی دیکەشەوە گروپە میلیشیاکانی هاوپەیمان و هاواراستە لەگەڵ دیمەشق هێرشەکانیان چڕتر کردوێتەوە. پەنجەم،
یەکێک لە خاڵە هەرە بەرچاوەکان لەم قێرانەدا بریتیە لە کاردانەوە و هاوسۆزی دەستبەجێ خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان. خۆپێشاندان و کۆڕ و کۆبوونەوەی پشتیوانی لە شارەکانی کوردستانی عێراق و کوردستانی تورکیا و هەروەها هەوڵی کۆمەڵێکی بەرینی خەڵک بۆ گەیشتن بە سنوورەکانی کوردستانی سووریا نیشان دەدات کە پرسی ڕۆژاوا تەنها پرسێکی ناوخۆی نییە، بەڵکو پەیوەستە بە هەستێکی هاوبەشی ناسنامەیی و سیاسی لە نێوان کوردانی سەرتاسەری ناوچەکەدا. دەقەکە ئەم هاوپشتیە وەک سەرمایەکی گرنگ بۆ خۆڕاگری کۆمەڵایەتی و سیاسی لە بەرامبەر گوشارە جەرەکیەکاندا دەبینێت. شەشەم، دەوڵەتی ئەمریکا کە ساڵانێک لە شەڕی داعشدا کەڵکی لە هەسەدە وەرگرتووە، ئێستا هەنگاو بە هەنگاو لە پاڵپشتیە کرداریەکانی پاشەکشەی کردووە و پەیوەندیەکی نزیکتری لەگەڵ حکوومەتی نوێ لە دیمەشقدا مەزراندووە. دەقەکە ئەم هەڵسوکەوتە بە دووبارەبوونەوەی نمونەیەکی مێژووی ناو دەبات کە تیادا پشتیوان لە کوردەکان لەسەر بنەمای بەرژەوەندی کوردماوە بووە، نەک بنەمایەکی ئوسولی. هەفتەم، لە ئاوا هەلومەرجێکدا لەلایەکەوە مەترسی لاوازبوونی پێکاتە ئەمنیەکانی هەسەدە و لەلایەکی دیکەوە ئەگەری گەڕانەوەی هەڕەشەی داعش لە ئەگەری کۆنتڕۆڵکردنی زیندانەکان و ئاڵوگۆڕی میکانیزمەکانی چاودێری. ئەگەر حکوومەتی سووریا هەز بەوە بکات کە دەتوانێت بە تەواوەتی ناوچە کوردستانەکان بەدەستەوە بگرێت، ئەگەری چڕبوونەوەی سەرکوت و تەنانەت سێناریۆی کارەساتباری مرۆیش پەرەدەستێنێت. هەشتەم، سرەڕای ئەو کەش و هەوا لێڵ و ناڕوونە مرۆڤ دەتوانێت هیوادار بێت بەوەی کە ئیمکان و ڕێگاکانی تێپەڕبوون لەو هەلومەرجە نالەبارەی ئێستا کە هەڕەشەن لەسەر بزوستنەوەی ڕۆژاوا بوونی هەیە. پاراستنی یەکڕێزی ناوخۆیی و شەفافیت لە بڕیاردان بۆ پێشگرتن لە دروستبوونی کەلێنی کۆمەڵایەتی و بێمتمانەی گشتی، پچەوکردنی پەیوەندی و هاوپشتی لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان و بەکارهێنانی پۆتانسیێلی بەدەستهێنانی پشتیوانی جەماوەری، گەڕان بە دوای چارەسەرێکی دیپلۆماتیکی ئەوتۆی کە مافی جەماوەر بپارێزێت بەبێ ئەوەی تەسلیمبوونی بەدوادا بێ و هەروەها ئامادەبوون بۆ بەرگریەکی ڕەوا لە ئەگەری پەرەسەندنی هەڕەشەکان. نۆهەم، ئەزموونی چەند ساڵەی خۆبەڕێوەبەری لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەری خستووە کە ئیمکانی دروستکردنی پێکاتێکی دیموکراتیک و فرەنەچەوەی بوونی هەیە، تەنانەت لە هەلومەرجی شەڕ و نائەمنیشدا. بەڵام پاراستنی ئەم دەستکەوتانە پێویستی بە وشیاری و ڕیالیزم و استراتیژیەکی سەربەخۆ هەیە. استراتیژێکە نە پشبەستوو بێت بە خۆشباوەڕی بە هێزە دەرەکیەکان و نا لە ژێر گوشارەکانی حکوومەتی ناوەندیدا مل بدات بە تەسلیمبوونێکی بێشەرت و مەرج. چارەنووسی ڕۆژاوا تەنها بابەتێکی پەیوەندیدار بە کوردەکانی سووریاوە نییە، ئەم پەروەندەیە بەسراوەتەوە بە ئایندەی سووریا بە هاوکێشە ناوچەیەکان و هەروەها بە ئاسوێ مافەنەتەوەیی و سیاسیەکانی خەڵکی کورد لە سەرتاسەری ناوچەکەدا. لە ئاوا هەلومەرجێکدا ئەوەی کە یەکلاکەرەوە دەبێت بریتیە لە تێکەڵیەک لە یەکڕیزی ناوخۆیی، شەفافیەتی سیاسی، توانایی گفتوگۆ و دیالۆگی دیپلۆماتیک و بەرگریکردن لە کۆمەڵگا لە بەرامبەر مەترسیەکانی داهاتوو. دەهەم، داوا لە ڕاگەیاندنەکان ناوەندەکانی مافی مرۆڤ و ڕای گشتی جیهانی دەکەین کە بەرامبەر بەم دۆخە دژوارەی کە هەڕەشە لە خەڵکی کورد لە سووریا دەکات بێ هەڵوێست نەبن و ڕێگە نەدەن کارەساتێکی تری مرۆیی لە بێجەنگی و کەمتەرخەمیدا ڕوو بدات.